زۆربەی ئافرەتانی ئێمە یەک نەعزەڵات تازانێ تۆ زانن کتێبێکی هەربا ناوی کتێبەکەش بێن و لێرە دەستخۆشیم بۆ یە کتێبێکی هی خات و تارە ئەمین سەپان کتێبێکی داناوە بە ناوی هونەری چێژلێنان نزیکی 40 نەعزەڵاتی تایە ئێ باشە ژن بۆ دانانێکی کتێبە بخوێنی تو هەر بۆی دڵی پیاوەکەت ڕازیکەی بۆی ژنێترت بەسەرانێنێ بۆی نەچی وایە کەواتە خاڵی یەکەم وەکو ئافرەت دەتوانی هونەری چێژلێنان بخوێنیتەوە ئەتوانی 40 ڤیدۆی منال للمەطبخ بۆی لەیستەوە کتێب هینەکەیە منال للمەطبخ کە بەس باسی چێژلێنانەکە 40 ڤیدۆی یوتیوب ئای ڤیدۆمان سیر کردوتی قرتام نەش قرتام ڕەبی بە قرتیاوی کەوای لێ کردوی استفادەی نەبوو ئای ڤیدۆمان سیر کردوتی شۆک ئەگە سەیری ئەم ڤیدۆیە نەکەی جەڵدە لێتە دا دوای سێرمان کردی چیتیان نییە ئای ڤیدۆمان کردەوە دەستی خۆش بهاڵی خەڵەتانین وتی ئەگەر ئەم ڤیدۆ نەکەیتەوە تۆ یوتیوبت بۆ چییە ئەگە سەی ئەمە نەکەی سۆشیال میدیات بۆ چێ دوای سێرمان کردی چیتیان نییە بۆ لەبەرەوەی بێپلانی بووینەوەی کە باسمان کرد تۆگەر پلانت هەبێت 40 ڤیدۆ سەیرەکەی بەدڵنیە ماقول لە ژن بێت خوا من پێم خۆشە وەڵام لە تۆرگی تو خوا ئەم ژنە گوناح نییە ژنی بەسەرانێنی دەدانە ساڵە ژنی پیاوەکە تا ئێستاش ئەڵێ من کفتە نازانم تا ئێستا ئەڵێ من سەر و پێ نازانم تا ئێستاکێ بۆی چۆتە سەر ئەڵێ من بۆ نمونە قوبڵی نازام چی فڵان نازانم لەبەرەوەی ئەزایی بۆ دکتۆر گیان لە ماڵی دایکمە دەستم نەکردۆ باوە ئەی بۆ فێر نابی هەواڵە بەخوابی کەواتە بەشێکی تری گرنگ و بوویوە بخوێنیتەوە بۆیە کتێبێکی لەسەر من هەربا لە بەرنامەکە باسی کرد کتێبێکی لەسەر هونەری دایکایەتی بیخوێنەرەوە سەر هونەری دایکایەتی کتێبێکی لەسەر هونەری باوکاتی هەر بە ناوی هونەری باوکایەتی معقولە تۆ 6 مناڵت خستۆتەوە کتێبێکت نەخوێندەوە لەسەر هونەری باوکایەتی تۆ مامۆستایەکی دەست خۆش بێت بۆ نونەت موچە خۆری حکومەتی دام 4 مانگەی هاوین لەسەر هونەری باوکایەتی بخوێن چکە تۆ پێشتر ئەوت من مۆزەفم مامۆستام فریان ناکەم کاتە کتێبێ بخوێنەرەوە لەسەر بۆ نمونە مەسەلەن ئەتەکێت ئێمە هەمومان کوشتەی دەستی نەبوونی ئەتەکێتین حکومت لێمان بێزار ئەتەکێتی نە ئەتەکێتی ڕێپێوانە زانی نە ئەتەکێتی ئیزرا بەزانی نە ئەتەکێتی دەنگدانە زانی نە ئەتەکێتی حیزبایەتی ئەزانی نە ئەتەکێتی فڵانە زای کەواتە بەشێکی گرنگ بوو بۆیە هەر یەکەی بە بوارەکەی خۆی دەست خۆش بێ باوک لەسەر باوکاتی دایک لەسەر دایکاتی مناڵەکان بخوێنەوە چیرۆک و تەرتیبات دێمە سەر جەنابەت کە پێم خۆشە هاوکارم بی لەسەر لەم بەرنامە ئەویش ئەوەیە کە پشووی هاوین سۆشیال میدیا و ئەنتەرنێت زیاتر دەبێت ئایا هەست ناکەی مناڵ کە 4 مانگی هاوین مۆبایل و ئایپادت داپی دوایی بە 4 مانگتر نایەتەوە تایم پێم خۆشە لەو سەر قسەی بم باسکەی ئێستا مناڵی ئێستا هەمووی خەریکی شتانێ ینی بەتەکی لە ماڵەوە باوکێکم قسەم بۆ بەخوا لە ماڵەوە نەک پشووی هاوینەر هەموو تەمەنی ینی 1 ساڵ 2 ساڵ لە 2 ساڵ و نیویەوە دەست پێگایتم دایکی ئێستا نازانم ئەکسەرێتی وایە ئەم موبایلی پێ تر شت خواردنی هەمووی بە موبایلە ئایپادە هەموو شتێکە دەست خۆش تەمەەن بۆ معلوماتی جەنابەت ئوستاس لە بورای مناڵەکانت بە 4 مانگی هاوین بەڵایەکی زۆر گەورەی لە کوردستانێمە بۆ ئەڵە دکتۆر هاوینە ئایپادێ داتێ مۆبایلێ داتێ سۆشیال میدیاتێتێ مناڵ فێری تیکتۆکە بێ دوای لە 15ەوە ئینجاکە نیشانەکانی دەرەکەی ئەڵێ هەرچەندەکەم مۆبایلەکەی ناتوانم لێ بسەرم چکە تۆ 4 مانگ تووشی ئەدیکشنت کرد دەروونناسی دەڵێ 21 ڕۆژ بەسە بۆ ئەوەی نەفەرێک خویەک بگرێ بە شتێکەوە واتە تۆکو باوچێک من مناڵی جەنابتم 21 ڕۆژ مۆبایلم ئەدەیتێ ڕۆژی 3 ساعت 4 ساعت زۆر بە ئاسانی بە 10 دکتۆری دەرونی دوای تۆ ناتوانانی مۆبایل لە من بسەنیتەوە لە پڕێکا دایکەڵێت چی لە 15 مۆبایلت نادەمێ و حەدت چیە ئێ مناڵەکە جەڵدە لێدە بۆیە بیر لەوا کاتەوە مۆبایلی دایکی بکەن بیر لەوا کاتەوە درۆ بکە بیر لەوا کاتەوە تیکتۆکێ دروست کا بەس دایکی ئاگای لێ نەبێت بیر لەوا کاتەوە ئەستەن کچم بینیوە ئەمەنە فێری تووشی ئیدمانی و تووشی وەکو ئەڵێت ئاڵ و دەبوون بووە مۆبایلی بەدزی دایکیەوە کڕیوە لە شوێنێک دای ناوە لە لای پورزایەکی دایناوتێتی جارجار لێت وەرەگرن با دایکم نەزانێ ینی لە ماڵی پورێکی هاوسیان داینەوە دوای دایکی ئەڵێ دکتۆر نیت لە ماڵمەگانی لە حاڵم کچەکەم خیانەتی لێکردوم مۆبایلی کرۆ بەبێ پرسی من ئەوە لە بەرەوەی کە تۆ 4 دانە مانگ مۆبایلی داپی 4 مانگ ڕۆژی 5 ساعت 10 ساعت بەدەستێتی زەربی کە 120 زەربی دا کەواتە ئەم مناڵە 1200 ساعت مۆبایلی بەکارێناوە 1200 ساعت تیکتۆک و یوتیوب بەکارێناوە دەی وەکو دکتۆر بەختیار بەڕاستی ناتوانێت مناڵە باشکە کەواتە دەبوو تۆ بەرنامە و پرۆگرامت هەبێ بەرهەمی دەستی خۆمانن یاخوا سەلامت بن من بەرنامەکەم کاتەکەی دیاری کراوە میوانە ئازیزەکان بینەرە بەڕێزەکانم پشووی هاوین پشوویەکی زۆر گرنگە بۆ خۆڕۆشن بیرکردن
بۆ فێربوونی زمان بۆ گۆڕینی ئەتەکێت بۆ کۆمەڵایەتی بوون بۆ باشترکردن و چاکترکردنی خێزانت بۆ باشترکردنی بواری ئاینی خۆمان بۆ زانینی مزگەوتەکان بۆ بردننی منداڵەکانمان بۆ نوێژی هەینی بۆ سەفەرکردن بۆ مناڵەکانمان تۆزێ خاکی بن ئەم مناڵانی من و تۆ نەستەلەن مناڵانی من و تۆ نەستەلەن کە ئێرکۆندیشنەکە ئەکوژێنین و باوە مردم من دابەزم فێری کە بیبە بۆ لادێکە بیبە بۆ شارەکە کاکە پێویستی بە مەزبەح نییە بیبە بۆ چەمەکەی گەڕێک لادەی خۆتان بڕوات بێ منەوەکو دکتۆر بەختیارەوە فتوات بۆ دەم ناتۆ نەخۆش نابێ بابە هەرچی خەڵکی کوردستانە جاران لە گۆماوێکە لە لادێکانە مەلەی دەکرد و هیچمان هەمومان ساغ و ماشەڵڵا ملمان ئەوەنە بازۆڵەمان ئەوە بوو بەزمڕەزم بوو ترسانەکان من ناڵم بیبە بۆ چەمێکی زۆر پیس و بۆگەن بەڵام بڕوات بێ هەندێک جار دەڵێم مەلەوانگەکەی نزیکی ماڵی خۆتان کە خەڵکێک لە بەیان و تاوەرە 300 کەس مەلەی تێدەکا ڕەنگە زۆر پیستر بێ لەو چەمەی لە لادەیەکە لە منتیقەی شارباژێر زۆر پیستر بێ لەو چەمەی کە نزیکی شارباژێر نزیکی قەراخە نزیکی بۆ نمونە پشدەرەکە دەبێت گۆماوێکی بۆ دروستەکە یان بۆ نمونە ئەو حەوزە ئاوەی کە لە لادێکی خۆتانە یان لە وەکۆڵە لە باخەکەی خۆتا بۆتی دروست کردو بۆیە بە هەمومانەوە بەڵام بەداخەوە نوێنەری حکومت لێرە نەبوو داخی دڵی خۆشمانی پێبڕێژین تەلەڤیزۆنەکان سەتەلایتەکان وەزارەتەکان حکوومەت پەروەردە هەمویان دەبێ بەڕاستی کاریان هەبێت ئیشیان هەبێت خولیان هەبێت شتیان هەبێت و پەیمانگاکانیش دەبیرم نەچێت پەیمانگاکانیش دەبێ بێویژدان نەبن لە هاوی ناشوڵی لی هەڵماڵن هەم لە ڕووی داراییەوە دەبێ حسابی خانوادەکان بکەن هەم لە ڕووی ئەوە تەنها مەنی مایند نەبێت تەنها بزنس نەبێت و ئەو خولانی دەیکەنەوە ئەخلاق ڕەوشت خێزان خانوادە گەنجەکان دەستی کار فێربوونی شارەزایی هەموو ئەو شتانی کە لە کوردستان و لە جیهانە پێویستیانە ئیشی لەسەر بکرێت بۆ پشووی هاوین